تێکەڵبوونی عێراق بۆ شەڕێکە لە سووریا هەیە و مەترسیەکانی گواستنەوەیە و شەڕە بۆ عێراق شرۆڤە دەکەم لەگەڵ دکتۆر ئەحمەد شەریفی شرۆڤەکاری سیاسی و ئەمنی ڕاستەوخۆ لە بەغدا لەگەڵمە. دکتۆر زۆر سپاس بۆ ئامادەبوونت. دکتۆر مەترسی گواستنەوەی ئاڵۆزیەکانی سووریا بۆ عێراق هەیە؟ بسم الله الرحمن الرحیم. بەناوی بەخشندەی میهرەبان، زۆر سوپاس. گومان لەوەدانی ئێمە لەبەردەم مەترسیەکی زۆر گەورەداین. پێویستە حکوومەتی عێراقی زۆر بە وردی و بە دیاریکراویش فەرماندەی گشتی هێزە سەگدارەکانی عێراق بابەتەکە بخوێنێتەوە. بچووکترین کێشە لەگەڵ سووریا ئێمە دەخاتە ململانەیەکی ناقبوڵکراوی هەرێمی و نێودەوڵەتی و لەلایەن ئەمریکاش قبول ناکرێت و هیچ ڕووپۆشێکی یاسایشی نیە نە لەسەر ئاستی نێودەوڵەتی نە لەسەر ئاستی دەستوری عێراقی. کەواتە هاوکێشەیەک هەیە. هاوکێشەکە بەم شێوەیە: عێراق دەبێت پابەند بێت بە پاراستنی سنوورەکانی خۆی، دەبێت پابەند بێت بە چارەسەرکردنی ئەم پرسە لە ڕێگە بەکارهێنانی سەرچاوە نیشتیمانیەکان و وەڵامدانەوە نیشتیمانیەکان بەبێ ئەوەی سنوور ببڕێت. نابێ بە هیچ چالاکیەک چ لە ڕێگەی گروپە چەکدارەکان یاخود بەڕاستەوخۆی بێت سنوور ببڕێت. بۆیە بە مەزندەی من هەر بڕیارێک بۆ یاخود بڕیارێکی سنوور بەردەر ببڕێت هەڵەیەکی استراتیژیە ئەگەر بێت و بڕیار بەدەستان تێوێ بگلێن باجی زۆر قڕستە سەر عێراق دەکەوێت بەتایبەتی لە پەیوەندی عێراق لەگەڵ ئەنجومەنی ئاسایش و لەگەڵ نەتۆ یەکگرتوەکان یاخود لەگەڵ هاوپەیمانی استراتیژی. دکتۆر هەوڵەکانی ئێستا عێراق چۆن دەبینن؟ ینی ئەو جموژۆڵانی کە ئێستا عێراق هەیەی توانیوێتی هاوسەنگی بپارێزێت؟ ڕاستیەکەی ئێمە هەندێک کات لەسەر ئاستی باڵێن گوتاری سیاسی و میدیایی و لە هەندێک هەڵوێستی مەیدانیش تاکو ئێستاش کێشەی نەبوونی یەکانگیری هەڵوێستمان هەیە. لەو جۆرە حاڵەتانە پێویستە ئێمە یەک هەڵوێست بین، چونکە بابەتەکە بابەتێکی چارن و سازە. دەبێت هەمومان یەکدەنگ و یەکڕەنگ بین بەتایبەتی لە سیاسەتێکی نیشتیمانی. نابێت لایەنێکی دیاریکراو ڕای خۆی بەسەر لایەنەکانی دیکە کە هاوبەشی نیشتیمان بسەپێنێت یاخۆت تەنانەت لەگەڵ هاوسەنگەکانی هەرێمی و نێودەوڵەتی. بارودۆخەکە خراپە، دەبێت بڕیارەکانی حکوومەت بڕیاری دانایانە بن، نابێت بە شێوازێکی با بڵێن هەست و سۆز مامەڵە بکات بەتایبەتیش لە پەیوەندیەکان، چونکە ئێران بەنمونە ڕەنگە ترسی لەوە هەبێت کە پەرگیری سووریا کاریگەری لەسەر حکمی ئەوان دەبێت لە ناوچەکەدا، بەڵام عێراق تایبەتمەندی خۆی هەیە و دوورە لەم هاوکێشە. لە ڕاستی ئەوەی ئێستا عێراقی کات دەیەوێت سنوورەکانی خۆی بە پارێزەیان هاوکاری حکوومەتی سووریا بکات. ئەوەی ڕاستی بێت بابەتی ڕژێمی سووریا و حکوومەتی سووریا ئەمە ڕژێمێکە دەبێت پەیوەندی بە حکوومەتی سووریاوە هەبێت. دەبێت گەل بڕیار بدات کە چ حکوومەتێک حکمیان دەکات، چ ڕژێمێکیان دەوێت. لۆژیکی تێدا نییە لە دابوونەرێتی دیپلۆماسی وڵاتێک بێت شتێک بەسەر گەلێکی دیکەدا بسەپێنێت. بۆی بابەتی چارە نووساس بابەتێکی پەیوەندیداری تایبەتە بە گەلانە ئەوان مافی خۆیانە گە ڕژێمێکی سیاسیان هەبێت بە پێی ویست و داواکاریەکانی ئەوان نەبێت بیگۆڕن یاخود هەر شتێکی دیکە. دواتر ئەگەر ترس هەبێت لەوەی ئەمە شەڕێکی نێوەخۆیی بێت لە سووریا هیچ پەیوەندی بە عێراقەوە نییە. ئەمە کاری نەتۆ یەکگرتوەکانە، کاری ئەنجومەنی ئاسایشە. دەبێت ئەوان دەست پێشخەری بکەن لەم زۆرە بابەتانە بۆ ئەوەی ئەم با بڵێن کێشە و تەگەرەیە کە لەوێ هەن نەبێتە هۆی هەڕەشە لەسەر ئاسایشی نیشتیمانی یاخود ئاسایشی نێودەوڵەتی و هەرێمی. ئەنجومەنی ئاسایش نەتۆ یەکگرتوەکان ڕۆڵی نێودەوڵەتی هەن کە بەڕاستی پێویست بە ئەوە ناکات کە عێراق تێوە بگلێت، بەڵکو ئەوە بەسە کە سنووری خۆی پارێزی و دەست پێشخەری دیپلۆماسی بکات و هاریکاری مرۆیی بکات کێشە نییە، بەڵام دەستوەردانی ڕاستەوخۆ دروست نییە. باشە، هەرچەندە ئەمانە دەنگۆن و منیش بە ئەگەر باسی دەکەم، ئەگەر حەشدی شابیە هەر گروپێکی دیکە لە عێراقەوە بچنە نێو ئەم شەڕەی سووریا چ زیانێکی بۆ عێراق دەبێت؟ ڕاستیەکەی ئەمە یەکێکە لە مەترسیەکان. کێشەکە تەنیا حەشدی شعبی نییە،
حەشدی شعبی ئێستا بە بەشێک لە سیستمی بەرگری نیشتیمانی دادەندرێت چوونە نێو سووریا کاردانەوەی زۆر نەرێنی و خراپی لەسەر عراق دەبێت لەسەر تەواوی پرۆسەی سیاسی نەک بە تەنیا لەسەر حکوومەتی عراقی تەنانەت گروپە چەکدارەکانیش ئەوانەی ئۆپەراسیۆنی سنووربەر ئەنجام دەدەن کاریگەری لەسەر حکوومەتی عراق دروست دەبێت کێشەکە مەترسیەکە یاخۆ تەنیا لەسەر ڕاندی سیاسی نییە بەڵکو سەر ئاستی نێوخۆش ئەوانە دەیانەوێت پاساو بە ئیسرائیل بدەن بۆ ئیسرائیل هێرش بکاتە سەر ئەمان ئەگەر هێرش بکەنە سەر سووریا بە هیچ شێوەیەک دووری نابینم لە ئەنجامیدا هێرش بکرێتەوە سەر ئەم گروپانە لە نێو عراقدا و لە نێو عراقدا بە ئامانج بگرین ڕەنگە هێرش بکرێتە سەر بەغدا لە حاڵەتێکی وەهادا ئەمەش بە واتە دێت کە پایتەخت بە ئامانج دەگیرێت کە ناوەندی بڕیاردانە جگەلەوە هێرشەکانی ئەم دوایە لە سەرەتای ڕووداوەکانی غەزەوە پابەندی بنەماکانی پێکدادان نەبوون و زیانێکی زۆر بە ژێرخان گەیشتووە خەڵکی سیڤیل کوژراوە بە تایبەتیش کە گروپە چەکدارەکان ئەو شوێنانەی کە لێی کۆبوونەتەوە کردویانەتە پێگەی خۆیان لە نێو خەڵکی مەدەنیدایە ئەمە مەترسێکی زۆر گەورەیە و مەترسی گەورەتریشمان هەیە باجی زۆر گەورەی لەسەر عراق دەبێت ئەگەر هێرشیان بکرێتە سەر لەسەر ڕاهەندی سیاسی یا سەربازی باشە دکتۆر هەرچەندە دۆخی ئێستای ڕۆژهەڵاتی ناوەڕاست زۆر جیاوازە لەو کاتی کە باسی دەکەین بەڵام هیچ لێک چوونێک هەیە لەوەی کە ساڵی 2014 لە مووسڵ ڕوویدا ئەوەی 8 ڕۆژ پێش ئێستاش لە حەلەب ڕوویدا بەڵێ جیاوازێکی زۆر هەیە لە نێوان ئەو دوو شتەدا جیاوازیەکە ئەوەیە کە ئێستا عراق ئەو بەرەیە نییە کە ئەو کاتە هەبوو و ڕێکخراوەکان بتوان بۆ شێوازە بیبڕن جگەلەوەش ئەو گروپانەی کە ئێستا لە سووریان دەیانەوێت ڕژیم بە ئامانج بکەن کەواتە ئەگەر ڕژیم بە ئامانج بکرێ یاخود گۆڕانکاری لە سووریا ڕووبدات بابەتێکی تەواو نێوەخۆییەوە دەبێت مەبەستم لێکچوونی ڕووداوەکانە نەک لە نێوخۆی عراقدا ئەوەی کە لە مووسڵ ڕوویدا 10 ساڵ پێش ئێستا لەگەڵەوەی ئێستا کە لە حەلەب ڕووەدا لێکچوون هەیە لە نێوان ئەم دوو ڕووداوە لە دوو وڵاتی جیاواز پێم وانییە کە ڕووداوەکان با بڵین ئەو لێکچوونیان هەبێت لەبەر ئەوەی پاڵنەرەکان جیاوازن کارکتەرەکان جیاوازن و ڕژێمەکانی جیاوازن لەبەرەوەی جگەلەوەش بە شێوەیەکی ڕاستەوخۆ ئەو با بڵێن هەست و سۆز و پاڵنەرە تایفەی تێدانە کە پێشتر لە ڕووداوەکەی 2014 هەبووە دەست پێشخەریەکیش هەبوو لایەن گروپە چەکدارەکان لە سووریا بەوەی ئەوان گوتیان کە ئێمە بە هیچ شێوەیەک سنوور نابڕین بە هیچ شێوەیەک هێرش ناکەینە سەر عراق بۆیە من وای دەزانم کە هێزی نێوەخۆی عراقیش ڕێگر دەبێت لەوەی کە ئەوانە هێرش بکەن من پێم وایە ئەوەی لە سووریا ڕوودەدات هیچ کاریگەریەک لەسەر بەرەی عراقی نابێت بەڵام ڕێکاری خۆپارێزی هەیە بۆ ئەوی دووچاری کێشە نەبینەوە خۆپارێزیەکەش ئەوەیە کە ڕێگری کراوە سنوورەکان پتەوتر کراونەتەوە من پێم وایە ڕێکاری خۆپارێزی لە ئاستێکی زۆر باشدان بۆ ئێمە ئەرخەیان بین و ئەوەی 2014 دووبارە نەبێت. سپاس بۆ تۆ دکتۆر ئەحمەد شەریفی شرۆڤەکاری سیاسی و ئەمنی لە بەغدا ڕاستەوخۆ لەگەڵمان بووی.